على دەنگ دێتن مامۆستا باشە یا وابزان هەر دەنجی منە پێ مایکە کەس خێرت تێد داوا لێ بڕ نەکەم نازانم ئەو تەقەنیا توشتە وایرەکە هەبا ئێستا لە مێژ بوو ئەوە بی مهارات معلم القرآن دەبێت کەمێک سەریع لەسەر بڕۆین ئەوە بی بدايتي بس أو اجتمان بيوستا هتا وكو سودك لو أو ببيني سي باز نمان هاي وقت ترافيك لايت بازناي سور لقر كسك لقر زرد سور أو اجتانا كنابي بكين يعني أقر أوي فير بين ليرة لو ماوي أو يقدو ساعاته تشتك نابي بكين لتعليم القرآن يا وكو ماموستا زردك تشتك همانا كردو مانا بلام دبي باشتري بكين دەنگمەگاتە ئاخری زۆر باش ئەوە باشتر چ شتێک دەبی باشتر بکەین کەسکەکە ئەو شتانن کە تا ئێستا نەمان کردێ بەس لێرە وەرەگرین کە دەبی لەمە دووە ئەو شتەی ئیزافە بکەین و فێری بین و بیکەین ئەگەر بەو سوالەی دەست پێ بکەم بەس لە موزەت کەم وەرەگرم لەبەر کاتەکەی چ شتێک لە ژیانی خۆت وەکو قوتابخانە لە قوتابخانەی مامۆستای دەرسەکەت خۆشویست بی بە سەبەب مامۆستایەکی یان دەرسەکەت ڕق لێ بیتۆ بە سەبەب مامۆستایەکی هەبووە یەک دوو نمونە وەربگرین لە ژیانی خۆت یعنی دەرسەکەت خۆشویست بی بەهۆی مامۆستایەکی و دەرسەکیشت ڕق لێ بیتەوە لەبەر مامۆستایەکی لە ژیانی خۆتە تۆ وەکو تەجروبەت شەخسی لەبەر چێ کرد نعم باسی خودی دەرسەکەی ناکەم لەبەر مامۆستایەکە خۆش تویستی ئەوجە چ دەرسەکەت خۆشویستێ لە ژیانی خۆت ئەتۆ لەبەر مامۆستایەک برێ فلان مامۆستا وای لێ کردم ئەو دەرسم خۆش بوو دەرسی جوغرافیای چیە کرد ئەو بەتامکردنە چ بوو بیسال شتی دەهیناوە زۆر باش چێتر دەرسە چی دی بەر بەرێ جوانە دەست خۆش باش ئەگەر پێچەوانەکەی کەینەوە دەرسێک ڕقت لێ بوو بیتۆ لەبەر مامۆستایەک وەت لێ دێت دەرسەکەشت پێ ناخۆشە جوانە شکانەوە واکرد باش بەڕێز دەرسی ئینگلیزی چیە کرد مامۆستا زۆریە گوت بارێ هیچ دەرسەچی بەرێ جوانە دەست خۆش هەر یەکمان ئێستا ئەگەر لێی بپرسین لەوانەیە مەجموعە میسالێک برێ لە ژیانی خۆی فلان دەرسم خۆشویست لەبەر ئەو مامۆستای لەبەرەوەی یەک دوو سێ ڕێزی لێگرتین دەرسەکەی خۆش شەرحە کرد هانی ئەداین ئەنواعی وەسە بە هەمان شێوە مەجموعە دەرسەکی تر هەیە لە ژیانی خۆمان لەوانەیە پێمان ناخۆش بووبی هەیە هەر تەخەسوسی ژیانی خۆی مەسەلەن گوتێتی بە حیاتی خۆم ئەو دەرسەی هەر ناخینم لەبەر چی لەبەر مامۆستایەک و عەجیبترینیان ئەوەی کە لە سەرم تێپەڕیبی لە یانی وەکو برەی لەو دەوراتانەیە کە گوتوومەتەوە لە ئەستەمبول دەورەکمان هەبوو لە بۆ مەجموعە مامۆستای قوتابخانە چی هەمان ئەو سوالم لێکردن یەشێک لەو مامۆستانە کچەک بوو گوتی ئەمن ڕقم لە ئینگلیزی بوویتەوە لوبنانی بوو مامۆستایەکە گوتی ڕقم لە ئینگلیزی بوویتەوە طبيعية هتا يستا أو تا أو يريد جغرافيا أو يريد ميجوم حزلي أو يتنو فلان إنجليزي مرق لي بويتو بلام قوتي
عفوا قوتي فرنسيم رقليبا تكلم لبنان فرنسي شخين قوتي درسي فرنسيم لبيشتاو كاتو لو تخصصي شم قوتو من بحياة خوي ناس تخصصي فرنسي وتخصص كم قوري لبو انجليزي قوتي اوش لبر ما مستعاك تشيبو قوتي دايكم يعني تصورك تأثيرك أكاد بس يقول لبرتي يعني كلام برسي قوتي تونك زور لي دام لسه فرنسي بخوي درسي فرنسي أقوتوا دايكم أو دا نهاتو هشتم هنا بالي أدا أيوة نعتو كتيمني دبي لا صتيبين أو واي كرده يقول درسي أو لبرتاو كت استشهادك ليرة أويك تصرفك ما مستعي زاروها ولا قتابية أكا كاوشتي لبرتاو بكوي أو درسي لبرتاو بكوي وزاروها مسار حياتي أقول أجر درسك رقد ليبو بيتو جغرافيا يا إنجليزية نازمتية فرنسية جزماني هر أول شي ترى تعويذة بيتو بلام تصورك أجر بهوي ما مستايك يشك لقتابيا كان رقي لدرس قرآن ببيتو سندنا خوش مشكلة شي حياتي قورية يعني ولا بقوا ما مستعي كبويت سببي أويك بتصرفك ياخذ بهالسكوتك لين زانينك وكو ما مستعي فرمي أصل وايا مبادئي أو علميك دقلوي يعني خدي خوي مثلا لقرآن شارزابي دبي لا قلت لوي قرآن الشارزابي دقلوي مثلا لفقه الشارزايا قلت لوي فقه الشارزابي تاوكو بتواني بباشترين شيء أوشتي تقديم كات تندين حالتها يا لمراكز تحفيظ وأوانا أو دليشكاية وأوري بحياتكم ناس مو تحفيظ أوري بحياتكم يعني هريكو لبرستان لو أنا نمونيت كسي وابناسيتن كبري فلان ما مستوى أمني زورش كان دو أو تصرفي كردم أو قسي لقر كردم بحياتي ناس مو مركز تحفيظ وتنكسش مساري حياتي قورا لبو ويكا لالتزام ولبو انحراف بسبب ما مستايق طبعا هو مبررني نارين هو حقيتي بلام واقع حال وايا لبروي نفسيات تحملنا كاريتوا وتازوازم لهينا مسؤوليته شي قورشه لقر اوهم واجرو باداشتي ما مستباسي كردو كايليرش استا هنده شي باس اكين بلام مسؤوليته شي قوريه لبردمان كأجر أو خير عظيمة ومان ليكرد أو شخصة بيتن برو قرآن بيتن برو مزقوت بيتن برو حفظ بيتن برو تفسير قرآن عاشقي قرآن بي تأجرو باداش تكت هي توتا روج قيامت فناب أخوة أجر دي وكي تربي قل خطر لو أنا دعي ده صال 20 صال يتر ياتشي وشي من دي محاضرة اشتكى ريته اگر همان سؤال هيك بكا تشتكوا عليه كردي رايدين بقري بري فلان ما مستا ازاني لمن دالي وكا ثم حلقة قرآن او هاد بنرمونيان بو او هاد الصوص بو او ها خوشويستي في اداين امن عاشقي او ريبومو او وايكت كا مساري حياة برو التزام وبرو تعلق بقرآن وبرو خوانك ديوة كي تربي كي تشيك بري والله لبرت أوريت هرب جارد انحراف بري لبر فلان ما وسط لو يزور مهمة أما اشتق بكينا قاعدة أدرس وونس يعني تدريسي شكم بلام وأونس يعني ضلي برامبريش خوشك واللي بي يعني تدريسك شي ممتع خوش بيتن باش هر پیشەیەک لەو پیشانە لەبەر کاتەکە هەندێک شتی وەکو برەی کورتەکەینەوە با بڵێن ئەگەر پزیشکێک وابیتن کە محتەرف بی زۆر زیرەک بی زۆر شارەزا بی ئەسەری چۆن ئەبی لەسەر نەخۆش لەسەر وتەعاملی خۆش بی یعنی هەمووی وەکو ئەو صفاتانە تەعاملی لەگەڵ نەخۆش باش بی زۆریش زیرەک و شارەزایە أسر كاريجري لسر أو نخوشي تونا بي نيوي نخوشك تاكا بي تو هربا هالسبب باش
ئەدی ئەگەر بچێ لە یا خودبە نەڵێن بچێ لای اختیارت بکەن لە بینی دکتۆرێک ئاوها هەم زیرەکە و شارەزایە هەم قسە خۆشە و نیوەی نەخۆشەکەت هەر بە قسە خۆشەکانی لە سرت لاز بەڵام لە لایەکی تر دکتۆرێکی تر هەیە با برێن هەر وەک ئەو زیرەکە بەڵام تەعاملی ناخۆشە ئەچێ لای چ هەر مهنەیەک وەربگرین هەر پیشەیەک وەربگرین تەباخیە شورتاتیە فەلاحاتیە هەرچی لەوانە باش ئەگەر لەگەر ئەو پیشانە هەمووی ئاوهابی بێگومان لەگەر مامۆستای قورئانیش هەمان شت دروست مامۆستایەک لەوانەیە تەجویدی زۆر زۆر مەزبوط بی حفزی زۆر زۆر باش بی بەڵام تەعاملی ناخۆش بی تەسەڕوفی ناخۆش بی طریقەی گوتنەوەی زۆر زۆر ممل بی چ تەئسیرێک لەسەر ئەو تەڵەبەیەکە بە پێچەوانەوە لەوانەیە مامۆستایەکی تر علمی کەمتریش بی زۆر زۆر مەزبوطیش نەبی بەڵام بەو مەحەبەت و شەوق و خۆشەویستەی ئەداتە بەرامبەر وای لێ ئەکاکە ڕایکێشی لە بۆ ئەو مەرکەزە و وای لێ بکاتن کە بەرەو قورئان بێت کۆمەڵێک مەهاراتی تعلیممان هەیە ئەلبەت ئەمە ناتوانین لێرە یەک مەهارەت هەرە بژێرین لەو مەهاراتانە لەو کارامەیانە یەک کارامەی هەڵەبژێر چکە هەمووی باس بکەی طبعاً هەموو کارامەیەکان کە باسەکرێ خولێکی 9 سەعاتێ یعنی لە بۆ مجموعە مامۆستایەکی مەرکەز تەحفیز و شت گوتراوەتەوە خلالی 9 سەعات بەسەر ئەو کارامەیانەدا ڕۆیشتین مجموعە کارامەیەکە کە پێویستمان پێیە کە ئەوە بی یەکەم تەوفیر البیئە داعمە للتعلم وا لە یعنی وەکو برێ ژینگەیەکی ئامادەسازی تێدا کرابی لە بۆ فێربوون هەر کە دێتە ناو جەوەکەی حەزی لە فێربوون بی حەزی لەوەیە کە شت فێربی خاڵی دووەم مەهارەتە تەحفیز هاندان چۆن بەرامبەر هان بدەیت تەشجیعی بکەی لەسەرەوەی کەوا متعلق بی بە قورئان بێتن حفزی بکە بێتن کە جێ لە قورئان بگریتن ئەلبەت ئەو بابەتە هەڵەبژێرین لە بۆ ئەو ڕۆمان بەسەر ئەوەکاندا ئەڕۆین هەتا بزانین ئەمە ئەسڵ وایە چمان پێویستە هەتا مامۆستایەکی باشی قورئان بێت إدارة الحوار والنقاش التفاعلي دەبی مامۆستا ئەو کارامەیەی هەبیتن کە ئەگەر مناقەشەیەک لەسەر شتێک کرا بتوانی چۆن ئیدارەی ئەو نقاش و ئەو حوار و گفتگۆیە بکاتن هەندێک کارامەیی عەرزکردن و مەهاراتی عەرض و تەئثیر یعنی بزانی چۆن ئەو شتەی کە پێیەتی کاریگەری لەسەر بەرامبەر دروست بکاتن بەو شێوە مەهارەت الحضور والملاحظة ئاگاداری جمهوری خۆی بی لە چ وەختێک بێزارە بن لە چ وەختێک نەشاط و چالاکی هەیە چۆن ئەتوانی فێربی مەهارەت الئینسات جێگرەکی باش بی بەوەی کەوا جێ لە بەرامبەر بگری بزانی کێشەی چییە بزانی لە چ شتێک تێناگە لەبەر چ تێناگە لەبەر چ ناتوانی لەبەر بکە جێگر بیتن نەک بەس قسە کرد مەهارەت طرح الأسئلة چۆن پرسیار بکە خەلق ئەجواء تعلمیە ئەوەشمان باس کرد کە ژینگەیەکی فێرخوازی دروست بکە چۆن بیان کاتە گروپ و ئیدارەی ئەو گروپاتانە چۆن بکاتن ئەوجە چۆن یاسا دابنێ مەسەلەن لە بۆ ئەو حەلەقەی تەحفیزەی مەسەلەن کە ئیدارەی ئەەکەی چۆن مەجموعە یاسایەکت هەبیتن ئامادەبوون ئەوەی کەوا مەسەلەن واجبی خۆی حەل بکە هەموو شتەکان بە قاعیدە بیتن بە یاسابی بە ئیتیفاقی لە بینی هەردوو تەرەفە ئەوجە چۆن یەکتر ناسین و خۆشەویستی دروستکردن لە بینی مامۆستا و لە بینی قوتابیەکان چۆن شت بینا بکەی لەسەر خیبرەی بەرامبەر یعنی بەرامبەر لە ژینگەیەکی گوند و دێهات و ئەوە هاتیە چۆن لەگەر تعلیم هەندێک میسال بینیەوە ئیواقعی خۆی بی یەکێکی تر لە ناوشارە و مەسەلەن ئەو جیانەی نەدیتە نا میسالێک دەینەوە لە واقعی خۆی کە ئەوە سنەتی پێغەمبەر بە صلی الله عليه وسلم سنەتی پێغەمبەر بۆ عليه الصلاة والسلام وابزانم ئەوڕۆ لەبەر تەکنیک وشتی ئێستا دەنگ باشترە یادێ وەڵا وابزانم چی خۆیتی باش
لە حەدیثدا هاتیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پیاوەک دێ کە شچی لە خێزانی خۆیتی لە منداڵەکەی کە وەکو برەی ڕەنجی وەکو ڕەنجی پێستیوی نییە مامۆستا وابزان وازم لێ ئەو یەک دوو سەعاتێکمان مایە قەینە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەیفەرموو کا بەڵگەت هەیە وەنایتوانی ئەوها باسی بکە بە یعنی برێ مادام بەڵگەت لێ مادام چارشایەدت نییە کەواتەوە خەڵ نا سوالە چیتری لێگرت فەرمووی هەل لەکە مینە الئیبل حشترت هەیە فەرمووی بەڵێ وتی ڕەنگەکانیان چۆنە فەرمووی واو چەند ڕەنگە چوە وتی هیچیان هەیە ڕەنجی جیاوازبی لە هەمووی وتی بەڵێ ئەوڕەقی تێدایە فەرمووی لە چێ هات ئەو ڕەنگە جیاوازە لە چێ هات فەرمووی لەعەل عرقا نەزعە لە ڕگەکەوە لە بزانە لە باپیرانی ئەوەی لە بۆ ماوەت فەرمووی لەعەل هذا عرق نەزعە ئەو منداڵی توش لەعەل عرق نەزعە لەوانێ لە باپیرانی ئەو ڕەنگەی وەرگرت خلاص دەری ساف و دەری ئاوی خواردەوە و چۆ دەرەوە لەبەرچی لە واقعی خۆی میسالی لە بۆ هیناوە ئەزانی بە چ شتێک تێگا بەوە یارمەتی دەری بوو باڵێ چۆن بیانکەیە فەریق چۆن بیانکەیە لەملەمە و تەلخیص چۆن بابەت کورت بکەیەوە چۆن حفظ و تەثبیت و ئیسترجاع بکەی ئالیاتی لەبەرکردن چییە تەقەنیاتی هەیە شت بەس تکرار ئەمە بەس فێربووینە بە تکرار شت لەبەر بکەین بەڵام نا چەندین ئالیەتی تر هەیە حفظ والێ ئەکاتن کە ئاسان بیتن ئەوجە چۆن تەثبیتی حفزەکەی خۆی بکە ئەوجە چۆن ئیسترجاعی بکە سێ مەرحەلەیە حفظ یەکەم جار لەبەرکردنە دوای تەثبیتی ئەو حفزەیە دوای چۆن لەو کاتێک کە مەسەلەن داوای لێ ئەەکەی بخوینیتەوە ئەوە بڵێتەوە ئەوجە ئیستراتیجیات ئەدا الامتحانات هەیە مەسەلەن لەبەر نەفسیەتی خاستەن کارەی ئیمتحانە و سبەی تەواو مشەوەشیەک دروستە بیتن جەوە تەوەتوریەکە وای لێ ئەکاتن کەوە باش جواب نەدات هەر ئێستا برێ ئیمتحانە وەرە فاتحەی دەبی بخینی زمان تێکدار لۆ لەوەرە ڕەهبەتە چییە چۆن ئەو جەوە وا لێ بکەین جەوەکی خۆش بیت جەوی تاقیکردنەوە جەوەکی خۆش بیتن ئەوەش کارامەیی تایبەتیدا کارامەیە گشتیەکان وەکو ئەوەیە کە مەسەلەن چۆن فێر بکات چۆن یارمەتی دەرەکانی وەکو تعلیم جیهاز و ئەو شتانە بەکاربێنی چۆن هەدەف دابنێ ئامانج دابنێ مەسەلەن ئێستا لەو خولانەی هاوینان کە ئەکرێتەوە ئامانجەکە چییە؟ چێ توانی ئامانجەکە؟ جزء عەمەی بخوێنی و سارە چی دیبێ لەبەر کە مەسەلەن جوانە دەست خۆش زۆر جوانە تەماشا ئێستا ئەگەر هەدەفەکەی دابنێ جزء عەمەی لەبەر بکە سێ جزء لەبەر بکە نازانم ئیتقانی تەجوید بکە ئەوە بکە مەرحەلەکە و ئەڕوا و زستان دێتەوە لەوانەیە قەتع بی و لەبیریش کاتەوە پەیناوە جزئەکە هەدەفەکی فەرعی بی لەوانەیە بەڵام هەدەفە سەرەکیەکە ئەسڵ وایە ئاوهابی کە تەعەلوقی بە قورئانەوە لۆ دروستکەی کە فێری کەی بەردەوام هات چۆی مزگەوت بکاتن ئەوە هەدەفە سەرەکیەکەت بی ئەو کاتە ئەزانی چۆن ڕای بچێشی بەڵام هەدەفەکەتەوە بوو بەس ئەو جزئەی لەبەر بکە جاروەیە لەبەرەوەی واجبەکەی حەل نەکردیە ئەوها ئەیشتێنیەوە ئەوە چیە تو تەمبەڵی فلانە و لۆ لەبەر ناکەی دڵی بشتێ و هەر نەگەڕێتەوە بەڵام فێرت کرد تەعەلوقی بە قورئانەوە دروست بوو فێرت کرد تەعەلوقی بە مزگەوتەوە دروست بوو ئەگەر ئەو ساریش لەبەر نەکا سارە چیدی لەبەرەکە لۆی هەدەفە سەرەکیەکە ئەوەیە کە چۆن هەدەف دائن تەختیتکردن ئیدارەی وەقت ئەوانە هەمووی چۆن مامۆستا کارامەیی خۆشەویستی هەبیتن ینی و مرۆڤانە بی بزانی بەرامبەر ڕۆبۆت نی بەرامبەر ڕۆبۆت نییە ئینسانە مەشاعری هەیە هەست و شعوری هەیە حاڵەتی تایبەتی هەیە ماندووبوونی هەیە خۆشەویستی هەیە ئەو خۆشەویستەی پێ بدەی ئەو ڕەحمەتەی پێ بدەی کە دوایتر تەفسیلی ئەو بابەتانە هەندێکی زیاتر ئەەکەم لە هەمووشی گرنگتر مامۆستا چۆن پەیامدار بیت
لە هەموو کارامەیەکانی تر گرنگتر ئەوەیە کە مامۆستا پەیامدار چونکە کەسێک پەیامدار بی لە پێناو ئەوەی پەیامی خۆی بگەینی هەموو تاقە و توانا و هەموو قووەتی خۆی سەرفەکە وەکو وەزیفەوەری ناگری مامۆستایەتی وەکو وەزیفەوە ناگری وەکو وەزیفەوەری بگری چ مامۆستایەتی قورئان بی چ مامۆستایەتی مەکتەب بی جامیعە بی دێی حازرە بی و دەرسی خۆتەرەیە و تەواوە گوتمەوە و خەلاص بەڵام پەیامدار بی نا زۆر حەریسە بی لەوەی پەیامەکەت بگات لۆی لە گرنگترین کارامەیەکان ئەوەیە کە باش ئەگەر داوا لە هەر بەڕێزەک لێرە بکەم ئێستا بابرێن چکە دێنە ئێستا سەرەوەی کە خودی بابەتە بێتن ئەو مێزەی ئاوا ئێستا من چۆن ڕاوەستایمە ئەوها ئەو مێزەی بەو بەدەستە چی ئاوا بەس بەرز کاتەوە و داینێتەوە چێتان دێت باش تەماشە نەک ئەوها گوتم ئەوها ئێستاوە لێرە نیە ئەوها ئەگری بەس ئەوها بەرز کاتەوە داینێت دەوەڕقەیە دەین دەفتەرە چێ دەین لۆ ناهێن باش زۆر زۆر جوان کەواتە هەندێک شت هەیە هاندان تێیدا دەور نابین هەر برێ جائزەی لۆ دابنێ و برێ وەڕقەکتە دەمێ و تارم دەفتەرێکتە دەمێ هەر نایە لۆ لەبەرەوەی فەوقی تاقەت ئێستا بابەتێکمان هەیە کە لێرە ئەگەر بێت و ئەوە ئەو خەتەشینە تاقە و توانای مرۆڤ بیت تاقە و توانای مرۆڤ بیت یعنی بابرێن یەکێک کە توانی 30 کیلۆ بەرز کاتەوە توانایەکەی ئەوەیە 30 کیلۆ توانی بەرز کاتەوە ئەوە حەدەکەیتی تەست ئێستا ئەگەر بتەوێ هانی بدەی بەڵام مەسەلەن کەمتر لە تاقەی خۆی دێڵە دەی تەشجیع دەکەم دێڵە ئەگەر 10 کیلۆی بەرزکەیە تو زۆر ئازای تەحفیزە بی هان ئەدرێ نا لەبەر چی زۆر کەمترە لەی خۆی ئەو جارەیە گەر هانی بدەی بە دێڵە دەیە تو ئازای دێڵە 100 کیلۆی برندکە 150 برندکە چی لێ دێ حر پێی برێ ئەو هەندەتە دەمێ تەشجیعی بکە نازام چی چەپرەی لۆ لێدا احتیفالیە لۆ بکە ناکە لۆ لەبەرەوەی زۆر زیاترە لە تاقە و توانای ئەمما ئەگەر ئەو توانای 30 کیلۆیە پێرێ دێڵە دەی هەوڵ دەدەی 35 کیلۆی بەرزەکەی و ئەو جارێ بڕە چیتر محاولە بکە چی لێ دێ هان ئەدە ئەو جەدوەل یاخود ئەو مخەتەتەتان لە دایم لەبیر بی وەکو مامۆستا سجار وهەیە مەسەلەن قورئانی پێڵێ مامۆستای پەروەردە و تەربیەی یەکێک مەسەلەن نوێژ و شت ناکە یەکسەر داوای لێ بکەی هەر 5 فەرزە و لە مزگەفت تێژبی و خوشوعیشی هەبی و چی لێ دێ ناکە ئەما وردە دەیهێنی نوێژەکانەکە کەم کەمارێ دیاڵە هەر نوێژەکی لە مزگەفتێ بکە فترەکی دی بڕک تەعەلوقی زیاتر کرد وەرە دوانە بکە دوو کەم کەمە دیاڵە دەی ئەو جارێ بە خوشوعیش ئەو جارێ وەگە بەس فکرت لە سەفاتی حەیبی بەس هانی ئەدەی وردە فێرەبی وردە فێرەبی هەر جارە و کە گەیشتە ئەوەی زەبط کرد ئەو جارەی خەتۆکە چیلۆدانەی بەرزتر کەمێک لە خۆی گەیشتەوەی کەمێک بەرزتر بە تعبیری کوتوبی سۆفی و کوتوبی تەزکیە دوو مستەلەحمان هەیە پێگوترێ حال و چی ئەویدی مەقام حال و مەقام حال ئەوەیە مەسەلەن دەستت بە نوێژەکی کرد حالەتەکی ڕۆحی باش لۆهات خوشوعە ئەوە حالی پێگوترێ یعنی ئەو دەمەیە بەڵام نوێژێکی دیەکەی نامێنێ نا ئێستا تو هەوڵە دەی چبی ئەو حالەت لە بۆ جێگیر بی هەر هەوڵە دەی بینیەوە هەر هەوڵە دەی ئەو مەشاعرە بینیەوە ئەو جارێوەت لێ دێ مەسەلەن
هەر نوێژەکەی ئەوە یەکسەر حازرە بەڵام جارە چیتر خشوعەکی زیاترت لە بۆ هات ئێستا وا بیتە حال هەوڵەدەی جێگیر بی ئەبیتە مەقام هەوڵەدەی ئەوە بەوشێ ئەوە لە بینی حال و مەقام یعنی هەر یەک مەسەلەن یەکەک ڕانەهاتیە پارە ببەخشی محازەڕەکی زۆر بە قووەتت گوتەوە لەسەر بەخشین و ئەزر و پاداشتی بەخشین هات 500 دانە زۆری لە خۆی کرد 500 دانە ئەوە چیە؟ حالە ئەوە حالە 500 جارێکی دیهانە دەی و 500 دیدانە 500 ئەو جارێ 500 نانە دەرێ ئاسانە بی بەس بکاتە 1000 یعنی زەحمەت هەوڵەدا لە هەزارێکی بەخشی بە محازەڕەکی دی یەکی در ئەوها 1000 بەخشین لای ئەبیتە ئاسایی ئەوە بیتە مەقام ئەبتە 5,000 ئەو جارێ هەوڵی 5,000 لەگەرە دەی ئەو جارێ هەوڵی 10,000 لەگەرە دەی بەو شێ باش ئێستا ئەگەر بڵێن تەحفیز چییە؟ هاندان چییە؟ چێ توانی پێناسم لە بۆ بکە؟ هاندان چییە؟ ئەمە گوتمان لە ناو هەموو کارامەیەکانی مامۆستا هاندان بەکاردێنین چونکە هاندان پێویستمانە لۆ خوتوەی یەکەم هەتا بەرامبەر ڕابچێشی لۆیە ئەو کارامەیەم هەر بشاردێ بەڵێ مامۆستا خۆشەویستکردنی بابەتەکە جوانە هێشتا بەرەو پێشتون چۆن؟ جۆش و خرۆشی بدەیە جوانە یەخر چۆنە ئەو هۆکارە داهاتوێکی گەشت جولاندنی بابەتەکەی یا جولاندنی خۆی جوانە دەست خۆش هەموو ئەوانە دروستن ئەوانەی کە گوتان بەس وەکو تعریف ئەرێ تەشجیع الئینسان لئەداء العەمەل ذاتیە هاندان ئەوەیە کە بەرامبەر وا لێ بکەی ئیشەکە بەخۆی بکە نەک هەموو ڕۆژێ مەسەلەن ئێستا تەڵەبەک سەتی بینی بەڵام لەبەرەوەی هەموو ڕۆژێ داچی یا بابی هەر دین و بینە و دوواجبت حەلکە و دیاڵە دەی دەرست خوێندیە نەتخوێندیە سەتیش بینی ئەو تەڵەبە چییە؟ هاندراو نییە محەفەز نییە ئەگە قورئانی هەمووش لەبەر بکە بەڵام هەموو ڕۆژێ بابی داچی دەیهینی دیاڵە دەی کوڕم برێوە دیاڵە دەی گوتت واجبت حەل کرد ئەمما ئەگەر وات لێ کرد خۆی حەزی لە قورئانەکە بوو خۆی وای لێ هات بە ئۆتۆماتی چیت بەرەو قورئانەکە ئەڕوا ئەوە ئەتوو یعنی ناجح بووی لە هانداری وەت لێ کرد ئەو شەخصە پێی ئەگوترێ شەخص محەفەز هاندراو باش لمراكز تحفيظ وصول الطلاب في المركز إلى حالة الشغف والتلهف أو يجوش خروشي باسي كده وبرزة بتعلمهم وإيصالهم إلى مرحلة التعلم دون تذمر أو شكوى ببي بيزاري دربرين أجر هم روجهات حلقي تحفيظ وأوتسيا وكنجي ما وصلت توابي أو حلقة كنجي ببيزاري دهات أو يعني هان ندرة أما أجر دي أو حلقة من هي أو هابو أو يعني هاندرا يعني تتواني أو طلبي وايلي بكيف وبستبيتن بسرابيتو بو مركزة بو حلقة بو مزقوتة بحيث ويت لي كردي زور مشجع بيتن هاندرا بيتن أوي بيت باش استاقعوا تسوار سؤالتان ليبكن يكم سين أوشتاني كبرامبر هان أدا كتابي كانتان هان أدا يلا تنمونكم لبو برين بالي خوشويستين جوانا پاداشت نرمونياني نرمونياني معاملة كردن جوانا دست خوش برهمكي ببيني جوانا استا اوانا او خالانا مثلا والي اكا برامبر هان بدري جوانا استاوە هانماندا چۆن بەردەوام بین لە هاندانەکە هەندێک جا پێش بڕچێ باش قۆی خراپە ها بەردەوام پاداشت باش نییە دوای فێرە ڕەشوابی
ئاقەت منداڵ فێرە ئەوە مەکە، ینی لەگەر هەر شتێکی کرد ئەوەی بکە پارەتە دەمێ، ئەوەی بکە هەدیەتە دەمێ. ئاقا زۆر جوانە. داخلیان جوانە جوانە دەست خۆش. لە یەکێک لە ئەوانە ینی وەکو برەی بەس قەینا کامێرە ئیشەکە بە ئەوانە باش چۆن بزانم قوتابیەکانم هاندراون؟ بەچ بزانم ئەمن ئێستا مەسەن 10 تەڵەبەت هەیە 20 هەیە، چۆن بزانم 20 تەڵەبەکەم هاندراون؟ گەر بەگەشی هات جوانە دەست خۆش. مشارەکەی بەردەوام زۆر جوانە، لە کاتی خۆی دێ جوانە. مامۆستاوە بەردەوام نابی ئۆلۆ تەواوەبی یعنی هاندراوە وابەستەیە جوانە دەست خۆش. ئاستیان نێزیک بی و مساعدە لە بۆ بەردەوامی جوانە دەرس و شتەکانی حازرەکە بزەبە. باش سوالەکەوەیە چێ بەرپرسیارە لە تەحفیز و هاندا؟ مامۆستا بە دەرەجە یەک مامۆستا. ڕاستە بابوداچی قوتابی کەسی تر ئەوە بەس مامۆستا ئێستا من باسی مەسئولیەت خۆمانەکە و مامۆستا ڕقم یەکە لەوەی کەوا بتوانی هاندەری قوتابیەکان ببیت. باش یاسایەکمان هەیە لە بۆ پێگوترێ قانون الانفضاض والالتفاف. انفضاض یان چی؟ لێکبوونەوە ترازان دوورکەوتنەوە. التفاف نا ینی یەکدیگرتن. چ شتێک واکە ئەو التفافە دروستبی ئەو پەرتەوازی و ئەو لێکترازان و ئەوانە دروست نەبی. ئەو قاعیدەمان هەیە کە لەو ئاەتە وەریئەگرین کە خوای تەبارەک وتەعالە خطاب لەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ فبما رحمة من الله لنت له ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك فاعف عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر فإذا عزمت فتوكل على الله إن الله يحب المتوكل. خطاب لبو چه؟ پیغمبری خو عليه الصلاة والسلام أفضل الخلق چه نو جمهوری که أقروان بي لي دورا كونه صحابة أفضل الخلق بعد الأنبياء عليهم الصلاة والسلام. دەی ئەگەر ئەو قاعدە قورئانیە تەماشا بکەین ئەگەر لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەفضل البەشەر و ئەفضل معلم و لە بۆ قوتابیەکان کە ئەفضل الخلق بعد الصحابة بعد الأنبياء عليهم الصلاة والسلام. ئەوجا ئەگەر خوا بفەرمێ ئەگەر ڕووگرژ و ئەوابی تووڕە و توندبی هەمووی لە دەورت پەرتەوازە و دوور ئەکەونە. ئەدی ئەمە وەنا چەندە دەبێ حەریص بین لەسەرەوەی ئەو ڕووگرژی و ئەو شتانەمان نەبێت، دەبێ نەرمونیان بین. ئەوە لێرە زۆر زۆر مهمە کە ئەمە ئەساسی ئیشمان ئەوەیە ئەو دڵانە لە بۆ خۆمان ڕاکێش. کەسب القلوب ئەوە مهمترین شتە. دوو العفو عن الأخطاء والتجاوز عنها. أو آيتەکەی نێدابەزی چێزانی پاش ئوحود بوو. پاش ئوحود بوو ئەوجە خوای تەبارەک وتەعالە ئەفەرمێ کە مەشوەرەتی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئایا لە ناو مەدینە بن یا لە دەرەوە بن. ڕەئی پێغەمبەر عليه الصلاة والسلام گەورە سەحابەکانەوە بوو لە مەدینە ببینن، بەڵام ڕەئی گەنجەکانەوە بوو کە بچنە دەرەوە، چکە گوتیامە لە بەدر بەشداریمان نەکرد ئەو شەرەفی بەدرمان لێ ڕۆشت با ئەو جارەی وان تێنەگەن ئەمە ئەترسینیاوە نا دەچینە دەرەوە. کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام مەشوەرەتی کرد زۆربەیان ڕەیان وا بوو لەسەر ڕەئیوان دابەز. دواتریش وای لێ هات ئەنجامەکە دیارە، بەڵام خوای تەبارەک وتەعالە فەرمووی فاعف عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر.
جارێک تریش مەشوەرەت بکەم مەڵێ تازە تەماشا ئەوە مەشوەرەتم کردن ئاو هامان بەسەر هات لەمە و دوا هیچ تر مەشوەرەتتان ناکەم نا وەشاویرهم في الأمر جارێکی تر بیکە ئەوە لۆی زۆر مهم کەواتە ئەمە دەبی لێبوردە بین وەکو گوتمان ئەمە تەعامل لەگە ڕۆبۆت ناکەن تەعامل لەگە ئینسانەکەن غەڵەتەکە شتێکی هەیە باش نییە چاک نییە ئەوجا ڕەئی وەرگرتن ئەرێ پێتان باشە چۆن بی لە چێن دەربی مەسەلەن حڕیەت بدە منداڵەکان مەسەگە منداڵن گەنجن با هەندێک شت بە دڵیوان بی هەتاوەکو بتوانن دڵیان خۆش بی بە بابەتە کە بزانن کە ئەوانش ڕەیان وەرئەگیر ئەوجا عەدەم الاستغنا عن الناس بێنیاز نەبی لە خەڵکی کەیف خۆیتی هات نات وەڵا خۆم مەجبوری نیمە با مەجبوری کو مەجبوری ئەرچی تووە کە خەڵکی ڕاکێشی لە بۆ قورئان لە بۆ مزگەوت ئەتو مەجبوری ئەرێ وەڵا تو مەجبوری ئەمما وەڵا کەیفی خۆیتی با بڕوە نا با بڕوا نییە ئەزانی یعنی با بڕوا یان چی یان بەرەو ڕێ جەهەنەم بڕواتە لێ ڕێی قورئانی نەگرت با بڕوە با لە خۆت ئەتا نا خەتەرە ئەمە هاتینە داعی بین لە بۆ ئینجا ئەوە بین کە وەکو دایکەک وەکو ئەو ڕەحمەتەمان هەبیتن کە لە بۆ بەڵکو پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوای تبارك وتعالى دەربارەی ئەفەرمێ فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث يعني تماشاك خوا يعني بيغمبري خوا عليه الصلاة والسلام قيش تحدك خواه تبارك وتعالى يعني وكو قليلي أكاري لوزياتر مكاري أو خريك خوتا كوجي لبيناويا لبروي إيمان ناين أو اندح حرصي هبو أصل وايا لداعي أو حرصي هبيت لبو خلش لعلك باخع نفسك ألا يكونوا مؤمنين لدوزي هاتي يعني كخواه تبارك وتعالى فرمي خريك يعني خوتا كوجي لو يكوا إلا دبي إيمان نعم إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء بس دوايتي دواي أو حرصة دواي أو سعية وكو ما مستعمر جباسي كرت كاتو دبي أو حرصة هبي وكو حرصي بيغمبر صلى الله عليه وسلم لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم أو حرصي كباسك حرصي بيغمبر صلى الله عليه وسلم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم أما أجر بمعنى باشترين ما مستا كاقتداء بيبكين قدوة من بيغمبر صلى الله عليه وسلم كأو صفاتنا لا بيغمبر من وربقني صلى الله عليه وسلم كن أبا خيثمة شيء زاني ولا كي قترا فرمت بله بالضبط كأبو خيثمة دعاكته لشكرك كان ينزكي 3000 يا 3000 أو پیغمبر خواه صلی الله علیه و سلم تماشا متابعی پیغمبر صلی الله علیه و سلم که بزانی چه نهاتیه او جا توزك للدور وهات حرصي پیغمبر صلی الله علیه و سلم فرموی کن ابا خیثم دی ابو خیثم بی او توزه ان شاء الله ای اویکا ابو خیثم نوکو دواكوتو بي لو لشكري أو حرصي بيغمبر صلى الله عليه وسلم كتوزك نيزيك وفي صحابة فرمان إنه أبو خيثم بلي أو أبو خيثم أوابين نكتل بناي داي كيف خويتي نانا لون هاتي ليه برسم بزانم وضعيتيا لبسنايا دريشكايا ظروفي تواونيا تشتكي بيويست هذا حاضر بي أو حرصت
ئەوە اقتداء بە پێغەمبەر صلى الله عليه وسلم کە ئەوە ددانەکت بێشی و کلۆر بی و بڕزی چی لێکرێ دەردێ چەندتان کاتێککە ددانەکە چێشرایە ئێستا دێ گوتوتە دای با لە کۆر بیتۆ لەبەر ئێشەکەی وارێ لە کۆر بیتۆ نیە بەس لێرە نوختەیەک هەیە چێ وای کرد کلۆربی بەڵێ مامۆستا ئەڵێن هەتا ئەکرێ عیلاجی کە ڕاستە بە سوالەکە ئەوەیە چێ وای کرد کلۆربی ئەگەر خەتیاکە لە من بی خەتەرە ها ئەمن ئیهمالم کردیا ئەمن پاکم نەکردی تۆ ئەمن زۆر عیلاجم نەکردیا وەی لێ هات ئێستا بە کەڵکی هیچ نەمایە ئیلا بیچێشی و فڕیدێ بەڵام ئەمن باسم لە شتێک نییە کە خوا نەخواستەوە تووشی حادیسەچی بووم بەر بوومەوە ددانەکەم شکا برێ ئەوە ئیلا دەبی بێتە دەرێ ڕاستە هەندێک کەس وایە ئەوە بەڵام وەکو مامۆستا تەڵەبەیەکت بڕوا و با بڕوا ئەوها نییە ئەگەر ئەتوو خەتابار بی لە تەعاملیتی و ڕۆیشتیە لە تەعاملیتی و هەڵات بی ئەوە زۆر زۆر خەتەرە بزانە ها تو سەبەبی ئەوها ناڵێت چکە و ددانە هیچ شتێک تەعویزی ناکاتەوە نە تاخم نە ئەوە چونکە علمیەن ددانش بەشەکە لە تام ئەمە تام بەس بە زمان ناکەن بە ددانشێک ئەو ددانە سناعی و ئەوانە زۆر شتت لە ئەحاسی سوشتی ترت لا ئەبات کەواتە تەعویز نابیت ئەوجا ئەوەش قاعدەیەکی تری تەعاملی قورئانی کە ئەمە هەموو ئەو قەواعیدە قورئانیانە وەرئەگرین یا لە قورئان یا لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بۆ ئەوەیە کە ئەمە لەسەر باشترین و ڕاستترین ڕێبین لەسەر ئەو منهەجەی کە چۆن مامۆستایەک بین ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم یەکدو نمونەی زۆر بەسیتە جێرمەوە کە لەسەر ئەوەی یەکیان ئەڵێ وەخت خۆی مامۆستایەکی عەرەبی هەبووە ئینشای بە تەڵەبە وشتی نووسیدۆتۆ جارێک بینی لەگە تەڵەبەکی تێکەچی تەڵەبەکە عاجزەبی دڵی زۆر پڕەبی لە مامۆستای دوای دەرسی ئینشای دێ دەرسی ئینشای مامۆستارێ ئینشای لەسەر ئەو مەوزوعی بنووسن ئەو قسەی دڵی خۆی هەمووی ڕوبەڕوو نەیتوانێت بە مامۆستای برێ بەڵام هەموو قسەکان ئەوهای هەرچی لە دڵی دابوو پێگوت هاتەوە 14 لە 20 هیناو دەرەجە تەوزیع کرا 14 لە 20 تەڵەبە گوتی دیارە مامۆستا هیچی نەخیندیتەوە هەرەوە دەرەجەی دانێ چۆ لای مامۆستا گوتی مامۆستا زانین چم نووسیە گوتی ئازان گوتی ئەدی کووە 14 دایتەوە گوتی وەڵا تعبیرەکەت بای 14 ئەو تعبیرانەی کە نووسیتت ئەوها قسەت بە من گوتیە بای 14 بووم ئەمما ئەگەر ئەمن بێم شتەکە قسەت بە من گوتیەوە ئەوە مەدانەکی ترە بەڵام ئەمن دەرسی ئینشام لەنگۆداوە کردیە تعبیرەکەت بای 14 بووە من حەق خۆتەدا ئەو جاڵێ دەستی مامۆستای ماچ کرد و داوای لێبوردنی کرد و تەڵەبەکی تری شەرە ناسم لە ئەوەی نای مەکتەب و شتەکەی ناڵێم بەس گوتی تووڕە بووم مامۆستا ئەمنی دەرکرد لە غورفەی لە ئەوەی پۆلی گوتی بەس کە چوومە دەرکەم بە توندی داخست کە دەرکەم بە توندی داخست وتی دوایوی مامۆستا بانجی کردمە ئەوەی وەرەقەی لە بۆ ناردم کە بێمە ژووری کە چوومە ژووری مامۆستای گوتی دەرکەت بە زۆر بە توندی قەپات کرد وا پێ ئەچ زۆر عاجز بووبی چ بوو لۆ ئەوها عاجز بوو یانەوە
ئەتر بەو ئوسلوبە و هینای و لەو بابەتانە نەک یعنی هجومی بکاتە سەرێ و کوو تەحەدەم و دەرکەت بەسرە من پێوەدایە نا ئەو تەڵەبە لە ئیعدادی بوو وچی ئەو حرەکەیە کرد ئەوە لەگەڵ ئەو مامۆستای نەک بەس لەگەڵ ئەو مامۆستای دواتر کولیەشی تەواو کرد لە دوای کولیەش ئەوە هەر پەیوەندی لەگەڵ مامۆستایەکان بەعامی ئەو مەکتەبەی هەر لەگەرەوان لە قسم داخلیوانە بوو یعنی ئەوها متعلق بوو پێیان لە دوای ئەو حادیسەی حرەکەیەکی بەسیط بزانە قسەیەکی خۆش لە مامۆستای وای کرد ئەو تەڵەبە حتا یعنی دوای کولیەش ئەو شتەی لەبیر نەکرد ئەچوو لە قسم داخلیەکان ئەنووست لەگەریان ئیشی لە بۆ ئەکردن بە تەتەووع بە شتی تر باسەکەین کە لەگەڵ چەند ئاەتێک کە باس لەوەکە چۆن ینی صفەتێکی سەرەکی ئەوەی کە وەکو لە ئاەتەکەی تریش فبما رحمة من الله لنت لهم ئەو لینە چ دەورەکی هەیە و چەند قورئان و فەرموودە تەئکیدیان لێ کردیتەوە لەبەر چش ئەو نقطەم هەر بژارد بە حکمی ئەوەی کە ینی هەر لێرە ینی لۆی ئەو نقطەی باسەکەم نەکلۆ خۆ باسکردنی خۆ بەڵام لەبەرەوەی لە واقعە کاتیمە کە ئەو شتەم زۆر دیت سەروەختە یان مەسئولی هەموو حەلەقاتی کوردستان تەحفیزی نەدوای بووم کە ینی ئاگام لێ لە 5 ساڵە لەگەر مامۆستا جەمیلی ئازار ڕەحمەتی لێبی لە تەحفیز بووم لە ئوردون لەگەر جمعية المحافظة على القرآن الكريم لمركز تدريبيان بو كحفصة لقيان هبو لأردن لتركيا لقل مجموعة مركز تحفيظه مشكلتي مشتركي لو همو مراكزة كجيداخة طبعا أو مشكلتي مشترك أو تندية لقل طلبة كبيتواني فرمانكاني خواو بيغمبر صلى الله عليه وسلم يعني لباندش أو براستي لناو أوهم نوهد ساعاتي أو قضية تحفيز قضية نرمونياني لينم هالبشارة كخوي تبارك وتعالى بموسى فرمي لقر هارون عليهم السلام بسنا لاي أكبر طاغية أفرمي اذهبا إلى فرعون إنه طغى فقولا له قولا لينا لعله يتذكر أو يخشى ها سرتاكي بدبو فقولا له قولا لينا نعم حد مع النبي يعني نعم باشترين لموسى وهارون عليهم السلام وانا طلب كان مع فرعون ده بتند الزياتر كطلب كان من هاتينا لبو قرآن فيربون أو طاغية بو أو ذا خواه تبارك وتعالى فرمي فقولا له قولا لينا سزايا ويك أما لقل طلبيك هاتوا لبو قرآن هاتيا بخوي هاتيا يعني هاتيا فيربي تنفرمودة تشكب بغمر خواه فرمي عليه الصلاة والسلام يا عائشة إن الله رفيق يحب الرفق ويعطي على الرفق ما لا يعطي على العنف وما لا يعطي على ما سواه أو أنا من قاعدنا أو حديثنا بغمر صلى الله عليه وسلم كخواه تبارك وتعالى بخوي رفيقة يكلنا وبيروزا كان ويحب الرفق وحزشي للرفق أوزا أو إخوة تبارك وتعالى توفيق بخشين أكات لقر ككسك برفق بلين وتعامل بكاء أو بخشيني ناكا لقر كسك بتندو تيجي بعنف وشتا بخشي يا أخو زهر علما يا هربابة تجد وما لا يعطي على ما سوى لغير رفق هيت ناقات رفق يعني رفق أوي باش رفق سيا لتعريفي لين الجانب بالقول والفعل بكردوا بقسى
نرمونيان بي والأخذ بالأسهل والدفع بالأخف كأوش سنتي پیغمبر صلى الله عليه وسلم ما خير رسول الله بين أمرين إلا اختار أيسرهم إلا تخير كرابي يعني دوري لبيش بوبي هردو كراستن بس يچيان آسانترا إلا پیغمبر خو عليه الصلاة والسلام آسانترا كي هلبشر كواتا مش يعني وكو اقتداء پیغمبر خو صلى الله عليه وسلم أو يكا أو نرمونيانيا من تدابي بتعيبت لتعليم قرآني ولا تعليم ديني لبرتي چونك دمانا ويخلق راتشين لبو خما ماش أو جبزان بخش شكاني لين كخواي تبارك وتعالى بيمان أداتيا من أعطي حظه من الرفق فقد أعطي حظه من الخير تند رفق التدابي أو عند خير التدابي ومن حرم حظه من الرفق فقد حرم حظه من الخير ببيتوانش تند إنسان دور بي لو صفتي أو عند ببشر الخير أوجه إن الرفق لا يكون في شيء إلا زانه ولا ينزع من شيء إلا شانه لها مشتج رفقه نرمونياني إلا خير ديني أو أقسي مني أقسي بيغمبري خواي صلى الله عليه وسلم مسدد بالوحي إن الرفق لا يكون في شيء إلا زانه ولا ينزع من شيء إلا شانه رفق دربي لهر موضوعتي إلا ناشيرنيك ولا باهر بابتك بي إلا جوانيك لو أنا سؤالك درس بي لدلي هر كستان أخو والله ما مستعطو طلبي استانا ناسيب أقر يعني أنا أو أقسي مني هتابري أنا أسمي أن أقسي في غنبري خواه صلى الله عليه وسلم بلا مشتاكي ترهي حسم جداية أكري إنسان حاسم بي بلان برفق لينا وحسم بي معنى يوانية زعيف بون رفق لينيا ها يعني دارو هي بويتك لكن كسك زعيفة بيد صلاة هي ناتواني نبرقل خوي بكا نا يعني وكبري قسي حق بكا أو زارين أو نرمونيانا ناشرتني أو نرمونياني بي إنسان دبي حق بلا محقق كيبت بلا برفق بلينه وكبي غمر صلى الله عليه وسلم أويك والله آخر أجرتو نرمونيان بي أدخون ناواني استم دكتور قصتش لبو جيران بما مستا الشمال هزار رحمتي لبي كيفرمو بحكم ما مستعيتي خوي يفرمو قد زارت شم بطلبين قلت يا وزبه بيدنبه والله ما هيبته فرضي هيبتي خوي كرديه بو نرمونياني خوي كد قسكاني تن بهادئي ونرمونياني ايكا و اي فرمو قتش اوين كرديه وني قت هي طلبه قوبيين كرديه لا بي اوي مثلا او تاوديري قرصو اوي بكا قوبي نكلد اوي افرمي بريا كدرس شاغري شان هبوا طلبه يكسر ما مستابين جوري بين لدرسه اماده بين العاردي دانشتينا بس جيل ما مستاي بقرن بونر منياني خوي او ما كان الرفق في شيء الا زانه حتى أو حدي كما مستباسك طلبيك دارك درجين هنا حاتيت ما مستاك لي برسي برحمة بي لبرت الدرجة لهنا قلت والله ما مستا فلان ما مستا من لسرب لامتحاني مراقب أجاي لمن أبو أمتاني كتابي بكمو هموش تكش بنوسم بس لشرميتو چونك درسيتو بو دستم نتسويد قوبيك أو أثر الرفق أثر لينا أو تطبيق حديثة بلام زعيفي بشخصيتي دور لها ملايك أو ناكا رفق ناكا لين هتاما
أو حديثان رد بكينو بوي كابرين آخر أو الزعيف بي أو أبي أم نمقوت يا زعيف با شخصة شي حاسم با بس نرمونيان با حق بلي بلان بنرمونياني. إذا أراد الله بأهل بيت خيرا أدخل عليهم الرفق. هر مالك خواه تبارك وتعالى خيري لبوبوين رفقي أنا خاتبين. إن الله إذا أحب أهل بيت أدخل عليهم الرفق. أجر خواه أو عائلة أو خيزاني خوش بوي رفقي أنا خاتبين نرمونياني أنا خاتبين بيتوانا كيسي مفهوم مخالف. أجر تندو تيجي أو نحو ببجبون لرحمتي خواه وخوشويستي خواه لخير خواه تبارك وتعالى. ما أعطي أهل بيت الرفق إلا نفعهم ولا منعوه إلا ضرهم. تماشا كان دبي زور دعاء كان أو نرمون يعني ما بي بدري چونك حديثك تيا فرمي ما أعطي بخششك لأخوائي تبارك وتعالى أو نرمون يعني ما أعطي أهل بيت الرفق إلا نفعهم ولا منعوه يعني أو بيبشية كأخوال لي منع كرديا كسك بالطبع تندو تيجو رقو نيوتوان قرجو ديهوي أو هادين براوكاتوا دين أو بلاو نهبيتو عكسي منهج پیغمبر خواه صلى الله عليه وسلم لجي خوي توربونيش أوش هاتي لسنة پیغمبر خواه عليه الصلاة والسلام لخطبة ولا أول لهندكتي بس كاتا كشتك روي دايا محارمي خواه تبارك وتعالى انتهاء كرايا پیغمبر خواه عليه الصلاة والسلام لو كاتانا توربو. ما أعطي أهل بيت الرفق إلا نفعهم أو ما نقول تماشا أو حديثة أو جبزانة أما تسند براستي يعني دوري لهدي پیغمبر صلى الله عليه وسلم. إذا زنت أمة أحدكم فتبين زناها فليجلدها الحد ولا يثرب عليها. أجر أميك زناي كرت حدي ليه بدري حد تماشاك أو وكوجوتم حسم تطبيق كردني حق أو حقك يودبي بكري كحد ليدانا ونيا خوا داينايا تطبيق أكريت زي بزي أكري لوكو عقوبة بلام ولا يثرب عليها خوا مزالي ندا يقسينا شيريني بيبل تند عظيمة أو دينا نابي بيشتينو نابي زنيوي بيبدي نابي إهاني بكي عقوبات ريه ثم إذا إن زنت فليجلدها الحد ولا يثرب عليها. أجدارة شي ترتوشي أو فاحشة بو حدي هر لي أدريته بلام ولا يثرب عليها قسيبي أنا قلت أجر إن زنت الثالثة فتبين زناها فليبيعها ولو بحبل مش تازة لا يبدأ وكو قلتم ددانا كيتشي ختايتو نبي بيتشش بلام تماشا لجاري سيمش نقول تبكى قسي بيبري أو جبرو إهانة بكى أو جبرو تير قسي بيبرينها أو بچه كسك فاحشة كرديا دايما من بهم قسبت يكك بلهم كويستي خوي واختياري خوي هاتي تلام قرآني فير بكم رقو تورو تندو نيوتوان قرجو يعني بيزار كربم چند دوره لهدي پیغمبر صلى الله عليه وسلم لو يقسانا كم ما مستان لم قبول كان يعني دعوة لي بردنا كم زور طلبة روشتي زور كسات يا ما مستا من بحياتي خوي نات مو مركز تحفيز او ما مستا او هاي بيقولتم او يعني انواع اقساء زاروا هاي اقساء كد ظاهري تماشا كي طبيعيه بلام قوريه كاتك ما مستايق طلبة يبرب أتو بكل شيء لبركرني قرآني ناي برو ورد ناقر لو بكلك ناي أو حكمة لشيء هناك أو شخص بكل شيء لبركرني قرآني ناي وأنواع قسيتر وأنواع قسيراق أنواع هروا أفرمي صلى الله عليه وسلم يا عائشة متى عهدتني فحاشا إن شر الناس عند الله منزلة يوم القيامة من تركه الناس اتقاء شره
أو حديثة زور ترسينرها بتعبت يعني مثلا أما دبي لخومان لو شتي بترسين لكما مستوى القرآن كبيغمبر خو عليه الصلاة والسلام. طبعا حادثة كانت مشهورة كيكك زور طبعي رقو فحاش بوا يعني قسو اشتي ناشرين بوا وطبعي ناخوش بوا كسچ خراب بوا بلام كهاتو تلاي بيغمبر خو صلى الله عليه وسلم عائشة رضي الله عنها بي أجزاني كبيغمبر خو عليه الصلاة والسلام أو شخصي أناسي أو هاي بلام كخاته خزمة بيغمبر خو صلى الله عليه وسلم زور بنرمونياني وبيشوازي لي كردو قسي خوشي لقر كردو كاته كروشت عائشة رضي الله عنها بفرموي باش أو شخص أوها خراب نبو لبرت أوها بو سوان قشي وقسى خوشي بيشوازي لي كرد فرمو يا عائشة متى عهدتني فحاشا كيني أمنت بيني وكا قسنا خوش وقسى رقو قسي خرابك إن شر الناس عند الله منزلة يوم القيامة من تركه الناس اتقاء شره لهم كس خرابتر أو كسي كخلق لي دورك ويتو بس لشر نيزك نبيت خوب باريزي لشر ديما مستايا قرآن سو نبي أو طبعي هبيتن كخلق بري والله ما مستام ديما مركب بس نابي لاي أو ما مستام دانن بويا أنا ما مست لو لبروي يا أمشتينتو أو قصيرقة أو فلانة ناكري ناو قلق قوريا إن شر الناس خطرة أما وام يعني أصل إيشمان أوي كخلق برو أو هداية بينين برو أو قرآن بيروزة بينين برو أو إسلام جوانا بينين نك ليان دور كينو أوش طبعي مسلمان كأصل وابي يا أيها الذين آمنوا من يرتد منكم عن دينه فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه صفات أنت أذلة على المؤمنين أعزة على الكافرين يجاهدون في سبيل الله ولا يخافون لومة لائم ذلك فضل الله يؤتيه من يشاء والله واسع عليم واخفض جناحك لمن اتبعك من المؤمن هموي أمري قرآنين أمري حديثا كأما أصل وايا لتعامل من أو رنقدان وبيت نرمون يعني رفق لين كخلق أو كاتبرو مدت أوزة أو حديثش قاعديك لويك وات سون أو خلق راءة شيء وتسون تعاملك إنما الناس كالإبل المئة لا تكاد تجد فيها راحة ناكري قياسي همو خلشي لسر زيركترين طلبك 20 طلبت هي سيت هي تلت هي هرتندت هي يقدوك طبعا لوانها زور زيرك بي زور حزي لبركردني صفحة يدي دوان لبركة اواني دي نابي قياس بوي بكيو او زوان دي بشتينو عملتان من دو تشي ويبن دبزانا وكل بركة انقو بكل شي تسدين تماشا ناكري انما الناس كالإبل المئة لا تكاد تجد فيها راحلة لسطي يكشي او هادرس تبيت ناكري أوانا بكن قياس أصلا لسنتي بيغمبر صلى الله عليه وسلم لا قافلة رويشتن زعيفة كيدا أنا بيشتي كاما راحلة زعيف ترينا أو إذا أنا بيش لبرتي نك سريع ترينا كي لبيش وداني أو بروا أو زواني دي همو لباش بدن حتى همو ببيوي بروا أمن نعلم لحلقات تحفيز دبي ببي زعيفة كي بروي بلان مطالبة زعيفة كي مكا وكو زيرك إلا هموي وكو يواك جارك يعني لمركزك كان هرباسي تحفيز بو بلان يعني وكو بري باش شوازك أو ما انكرت
يعني أسلوبك تحفيزي من بكار هنا لقى طلبة كان نزك تقريبا 120 نفرك بودانشت بەڵام هەر گوتمان دیڵە دەی چێ ئەتوانی ئۆندەی لەبەر بکا بە هەفتەیەک چێ ئەتوانی سەفحەیەک کردمانە 2 سەفحە کردمانە 5 سەفحە کردمانە جوزئەک بە هەفتەچ کردمانە 5 جوزء هەتا یانی وەکو ئەوە کە ڕۆیشتین ئەدی ئەگەر شتێکی ئاوهابی وردە وردەشتماندا ئەنا ئێستا مەجالمان نییە زۆر تەفسیلات بدەینەوەی کچێک گوتی ئەمە وتي من او خلاص اگر او تحفيزه بس تماشك لصوت قصوري بدايتي شيء تواني صفحه شي لبركه بحفته شي همو دستي برس بودو صفحه عندك دستات اخوار بود نيو جزء زوريات اخوار بود جزءك بزدانك مانو بودو جزء عندي دي كا بو بين جزء بس وقت قلت دكتور زياد ئەوەی بوو گوتی ئەخر لەسەر تەبیتە مار گوتی قەینە بەو هەفتەی 5 جوزی لەبەر کردەوە کچ تەحفیز ببوو ها ئەوە بی بەڵام سوالەکەم لەوەدایە ناکرێ ئێستا مەسەلەن دکتۆر بی یا هەر کەسێکی تربی یا مامۆستای تربی تازە ئەسڵەن هەر مطالبەی خودی کچەکە بکا بەوەی کەوە دەنێت لەمەودا هەر هەفتە 5 جوزی لەبەرەکە یان مطالبەی تەڵەبەکانی تر بکە تازە تەواو ئەوە ئەومان کردە قیاس هەفتەی 5 جوزی لەبەرەکەی ناکرێ تەماشا کە گوتم قاعە تقریبا 100 قسووری تێدا بوو ئەوجە یەک کەس بالفعل وایە إن الناس إنما الناس كالإبل المئة لا تكاد تجد فيها راحلة لەبەرەوەیە تو تەڵەبەشت هەیە کە لەوانەیە هەفتەی نیو سەفحەش پێ لەبەر نەبی دەبی مراعاتی تاقە و توانای خەڵکی بکەیت چ بکەین هەتا تەدریسێکی خۆش و ممتع و ئەوە بی ئەو ڕسمەتی لێ خوێندرێتەوە بەرێ هەوڵدان ئەی چی کردیەوە گلۆپەکە خۆی لە کارەبای دانایەوەنە ئەسڵ وایە چ بکەین ئەمە گوتمان تەحفیز بگاتە چی خۆی هاندا گوتمان تعریفی تەحفیزی چیە چێ لەبەری کرد ئەداء العمل ذاتيا يعني خۆی وەی لێ بێ ئیشەکەی بکە بالضبط تۆ دەبی ئەو شعورەی لا دروستکە هەتا قورئان ئەوا لێ بکەین ئەسڵ وایە تو فێری بکەیت لەبەر چ قورئان لەبەر بکە ئەسڵەن جگە لە ئەجر و پاداشت ئەوە ئەجر و پاداشت بەشەکە لە وەسائلی تەحفیزی بەس پێی برەی لەبەر چ قورئان مهمە لۆ لەبەر ژیان یعنی لۆ پێویستمان بە قورئانە لۆ پێویست پێ قورئان لەبەر بکەیت ئەوجا ئەو ئەجر و پاداشتێک کە لە قورئانیش دەستت ئەکەویتن چەندە عەزیمە چەندە مەرتەبەت بەرزەبیتەوە چەندە ئەو تو مراجعەکەی و لەگەر هەر حرفەچی دەخەیر و ئەوانە هەموو ئەوانە وەسایلی تەحفیزین بەڵام لە بیدایەتی غایەت هەدەفی سەرەکی لە قورئان لەبەرکردنی چییە لە تەعاملمان لەگە قورئانی چییە کە ڕەبط بوو بەوەی قورئانی خۆشویست ئێستا لەبەرەکە تەرکیزی زیادە بی ئاسانتر لەبەرەکە لۆ چونکە خۆی هاندەر بوو لە داخلیەن وای لێ دێ کە متعلقە بی پێی وای لێ دێ کە پەرۆشە بی چەندتان ئەگەرەوەی منداڵتان هەبوو یاخود کەسێک مەسەلەن بینیتانە لە دەوروبەری خۆ هیچ بابەک هەیە داکەک هەیە بە منداڵی خۆی برێ کوڕم دەوەرە بەسەواز لە دەرسی بینە دە هەندێک لە خۆ پلەیستێشنەکی بکە دە مۆبایلەکی بکە کوڕاتەوە مردی لەگە دەرسخینێ وایە ئەو هایان فێرێ لۆ ئەدی دەبێت و هەر بەویدی ڕابچێشی بەس ئەوە چکەویدی محەفەزە زاتیەن لۆ ئەو شتێ خۆشی دەوێ کە خۆشی دەوێ متعلقت بەردەوام حەزەکە پێوە ڕەبط بی چ بکەینەمە هەتا ئەو قورئانە پیرۆزەوە لێ بکەین ئینسان پێی متعلق بی کە شەوقی لە بۆی هەبی نەتوانی لێ دوورکەویتەوە نەتوانی یانی وەکو برەی ئەو شتێک کە لەبەری کردێ لە بیری بچیتەوە پێویستمان بە مەجموعە صفاتك كمهمترين يعني مهمترين يعني إخلاص
لۆ خوای لەبەر بکە قەت يعني زۆر لەگەر مکافعات و مسابقاتی قورئانی نیمە بە حەدی زۆر يعني ببیتاوەکە ئیلا ئەوە هەندەی لەبەرکە ئەوەتە دەمێ ئەوە نانە چکە ئەوە هەندێک جار نیەتی ئەگۆڕیها بکرێ قەیناکە هەندێک جار و لە بۆ تەحفیزك بەس کەم بێتن کەالملح فی الطعام ئەسڵ وای لێبێکە خۆی دافعەکەی لە پێناو خۆی تەبارەک وتەعالە گەورەترین محەفزە هەم لە بۆ تەڵەبەی هەم لە بۆ مامۆستای بزانین لۆ مامۆستای جارێ مهمە وەکو مامۆستاش لە بیدایەتی باسی ئەو شتێک کرد فوالله لأن يهدي الله بك رجلا واحدا خير لك من أن يكون لك حمر النعم كباشترين سرمایه أو وقتی بو استبابرين بتعبيري استاجر حمر النعم أبيتا يعني باشترين ماركي سيارة كانوا أو أنا بيت يعني مجموعة سيارة أو هات بدني نا يكس هداية ببي بردستت زۆر پیرۆستتر و باشتر و گەورەترە لە بۆت لەوەی کە ئەو هەموو ئیمکانە مادیەت بدەن ئەوجە بابێن حسابەکی بەسیط بکەین ئەتو ئەگەر 30 کەس فێری بەس فاتیحەی باشە بزانین ئەدرەکەت چی لێت فاتیحە چەند حەرفە 121 چەند جارە گۆترێتەوە بەس ئەگەر بەس لە نوێژێ دووبارە بکاتەوە ئەو شەخصە 17 ڕکعەتە نییە ئەگەر 10 ساڵ فاتیحەی بخوێنی ئەو شەخصە ئەکا 3650 فی ئەوەی بکەی 7,508,000 جار دەرەچ في 10 حسنة يكي 10 أمثالها هنا في كل حرف انت 10 حسنة ابتح حفتاو 5 مليون لبودا صالح اگر تو 30 کسی فێر کەی بەس 30 کەست بەس فێری فاتحای کردبی ئەویش فاتحای بەس لە نوێژێ بخینتەوە بەس لە ڕکعەتە فەرزەکان بەبێ سنت بەبێ شت حساب کەی چەند ئەجرت هەبی 2,252,415,000 حەسەنە گوتمان ئەگەر چی بەس فاتحە فێری بەس 30 کەست کردبی و ئەویش بەس لە نوێژی فەرز بخوێنیتەوە لۆ 10 ساڵی ئەدێگە لە عمری خۆی خوێندەوە ئەدێگە تو قورئانت پێ فێر کرد ئەدێگەر ئەویش وەی لێ هات ئەوجا ئەو بۆ مامۆستا ئەو بۆ ئوسرەی پێکهێنا ئەو تەڵەب منداڵەکانی خۆی فێر کرد مەگەر هەر خوا بزانێ الله أسرع الحاسبين مەگەر بەس خوای تەبارەک وتەعالە بتوانێ حساب لە ڕەحمەتی خوای تەبارەک وتەعالە کە حسابی خۆمانی نەدایتە دەست خۆمان ئەتوانێ ئەو شتانە لە خۆمان حساب بکەین بەڵام بزانە ڕۆژی قیامەتە ئەگەر ئەتو معلمەکی قورئانی حەقیقی باش و نەرمونیان و ئەو سیفاتانە هەبی بچێ قیامەت برێ وەڵایە تۆ مەسەلەن ئەوە 100 ملیۆن ختمی قورئانت هەیە لە میزانی حەسەنات ئەرێ خوای کوا من ئەو هەموو ختمم کرد کوا ئەو هەموو نارێت و ئەدی ئەو هەموو خەرکەت فێرە قورئان نەکرد ئەو هەموو طلبة أو يتسو أو جاوي زواجي كرد من دالي فلاني أو جاوي تسو مركز تحفيظة شي تريد أنا أو إيش أو عند طلبة فير كرد أو يدي تسو نازام تسيبو حتى روجي قيامته سنكتب ما قدموا وآثاره أدرى زور عظيمة زور قوري خوي تبارك وتعالى بنسيبها ملايك ما بكام بس بإخلاص دي أوه بس دەبی وەریای چ بین نەک خەتەکە بچێشرێ و مساحەش لە دوو بیت ئەها خەتەکە ئەچێشرێ و مساحەکەش هەر لە دووە ڕەشی بکاتەوە پەنا بەخ بە چ ڕەشە بیتۆ ولا تمنن تستكثر
منەت لە ئەمن مامۆستایەوە و ئەمن ئاوای زانم و ئەم تەجویدم وایە و ئەمن حەفزم وایە و ئەمن فلانە و ئەمن ئەوەندە تەڵەبەم هەیە و ئەتو ئەوەندەت نییە و مرکزیمە ئەوەندەی هەیە مرکزینگۆ ئەوەندەی هەیە و ئەمە زۆر باشترین و ئەنا منەت لەسەر خوای نەکەی وەلا تەمنون تەستەکثر ئیش خۆت زۆر پێ زۆر نەبیت. یان تستكثر لتفسير بدو أو هاته ولا تمنن تستكثر يعني أو كردوانت بزور نبي يعني ولا تمنن تستكثر يعني لو هدفي خوز زياد كردن يعني تزيد أو جا فيوي بي زياد كي ليوتيوبي أو جا اشتيتري بي زياد كي سمعة شهرة نازامسي تستكثر من أمور دنيوية نعم خالصا مخلصا لأخوة تبارك وتعالى بي أو كاتا يعني حيف أوهم مليارات وتريليونات ويعني لو أنا هر رقمي دنيا نكري حسابي بك أوهم أجر باداشتا لدست خومان نبي بلام طبعا هو آسانا زور زحمة لبرا ولا تمنن تستكثر دعائي سدي آيات ولربك فاصبر صبري دوي لسر او اخلاصه صبري دوي لسر او بخشينه صبري دوي لسر ويكوا تون بتوانين يعني تحملي خلق بكين تون بتواني تحملي طلب بكين تون بتواني تحملي ظروفي ناخوش بكين يعني لو أنا هستا مثلا لو بريتش يكلو بريزانة هاد قلتي يعني أو يكلو مثلا أو ما مصطاي يعني خوا خيري بنفسي اللي قبولك أو صرحة زواني دانا بس همو مركزك واني عندك مركز لو أنا غرفك به عندك مركز بلام صبري ده زارو هي قرمة وسائل تبريد وتكييف نية زارو هي اشتيترا بلام أما زور باشاينا لتاو هندك ولاتي تر أجا خو مقارنة بس بتركيا وأردن وزيتر وأوانا بكين وخليج وأوانا مراكز يعني نعم بلام خوت مقارنة بأفريقيا بك خوت مقارنة بموريتانيا بك خوت مقارنة ببنغلاديش بك طلبة كان وين درك حفظة كان لتظروف شيء زحمة داي أنواع فيديو هي قربيني بتاع مركزي تحفيظي وهي يعني كلو أفريقيا وأوانا يعني بس أو من ضالانا كلا مركز تحفيظ بس وقتي ناني ده يعني برواد بنانا كده تصورناكم لقروي فرقة شوي هبي عوارق بقش أو هلا سر سفري يعني أو نانا رقي رؤى كان أو زمن ضالا كان ده إنه يعني بهاري أكو بارتا شلي ورجري وأخوا أو أخوارنا كيت بلام حفظي شكنوا بإتقاني شو أو قرآن ديني أو تضحية له بدين أو زي ما مستاش وجعلنا بعضكم لبعض فتنة أتصبرون وكان ربك بصير هم ما فتنين لو يكتري امتحان تاقي كرنوين ما مستا تاقي كرنوين لبو طلبي أجر ما مستايك ببيتوانوي أو آية حديثة أجولايوا روغرج بو آية طلبك خلاص واز ديني أوش لويش امتحانه أوش اگر ما مستخوي لي تورا كرت تا وازدين دار والله تم وامزاني او هاي اروا او بو فتنه لو بلام لعيني وقتش طلبش فتنه لبو ما مستاي طلبش تاخي كرنوي لبو ما مستاي تنده بردوام تنداتو اتواني بوشوي كتعامل بكي دلي او طلبان رابقري كغلطك كتحملي بكي كتاخير ابي تحملي بكي كلبرناك نرمونيان بلقر بيهني وسرخت تشجيعي بكي جارة تر همو من تاقي كرنوين لبو يكتر وجعلنا بعضكم لبعض فتنة أتصبرون بلام شيطان هي بهزاران كليري هي لو دلي خلش هر ريكت لي داخستت لي كاتو ريش ترت لي كاتو اوش طبعا اوش مجاهده والذين جاهدوا فينا
لنهدينهم سبلنا هەتا ئەمرین ئەمە هەر دەبی لە مجاهدەدا لەو نیەتی خۆت هەتا لەو شتەی لە پارەی سافەکەی شوهرە دێت هەتا لە شوهرەی سافەکەی نازام چیتر دێت هەتا لەوەی مستەمر چیە دەرگای دڵت ئەکاتەوە بەوە زۆری شارەزای شەیتان لەوانەیە لۆیەکەچی لە ڕێی شەهوەی جنسی بێ لەرێک لۆیەکەچی تر لە ڕێی شەهوەی مال دێ لۆیەکەچی تر لە ڕێی شەهوەی جاه و مەقام دێ لۆیەکەچی تر لە نازانم چی دێ لە تەکەبوڕ و لە غڕورەوە دێ ئەسڵ وایە متابعەی ئەو حەسنەی بکەین وەکو ئیبن قەیم ئەفەرمێت دڵت وەکو حەسنەک وایە دەرگا و پەنجەرەکان باش داخستبی لە شەیتانی تاوەکو نێتە ژوور لە کۆتایی ئەگەر بینە سەر ترافیک لایتەکەی باسمان کرد گوتمان چیە سۆرەکەی چییە ئەو شتانەی نابی بکەین کەسکەکە ئەو شتانەی دەبی دەست پێ بکەین و بیکەین زەردەکە شتانێکمان کردووە باشن بەڵام ئێستا فێر بووین کە چی بکەین باشتر بکەین دێڵە ئەوجا ئەگەر ئەکرێ قەینە مەجالی 2 دقەتان ئەدەمێ هەر سێ لەگەر یەکتر سێ دوو بزانە چێلێک نێزیکە مناقەشەیەوە بکەن ئەو ڕۆبەت دەرچوون لێرە لە سۆرەکەی لە زەردەکەی لە کەسکەکەی چین ئەو شتانەی نابی بکەن لە حەلەقاتی تەحفیظ چین ئەو شتانەی دەبی بکەین چین ئەو شتان دەبی باشتر بکەین 2 دقەت مەجالتانە دەمێ مناقەشە چی بکەن لە بینی خۆتان و ئەو دێ بەڵام وەکو قیاسمان گوتمان ئەمە عادەتەن معایرمان قورئان و سونەیە بە پێی وحی پێغەمبەر صلی الله عليه وسلم یان قورئان و سونە بەرێ نەرمونیانی باسمان کرد بەس چیتر ینی ئەوجە چ لە سۆرەکەی چ بکەین یعنی بەس عنوانم لۆ دامەنن دەبی چ بکەین ئەو هەبەرێ جوانە دەست خۆش ئەوە لێرە وەکو خبرە تەماشا ینی تعامل لەگەر ئەو بابەتە جاروە هەیە ینی مەسەلەن مرکزیش دەبی ئیداریاتی خۆی هەبی دەبی هەندێک دەوابت و قەواعد و ئەوەی خۆی هەبی مەسەڵەن ئەوە لەگەردان بەڵام عادەتەن وەکو مامۆستا فەرمووی ئەمە وەکو مؤسسەی قوتابخانەی وەزارەتە و نازانم چیە و متابعی لەو بابەتانە تعامل لەگە مەراکزی تەحفیظ و حەلەقاتی مەسجدی نەکەین چۆن هەموو شعبەکان بابرێن 10 شعبەت هەیە فەرەزەن 9 با ئەوانە زەبط و ڕەبتی ئیداریاتی لەسەر بڕواتن شعبەک دانێ لە بۆ ئەو متەفەریقاتن ئەوەی مامۆستا باس کرد هەفتەی بە مانجێ جارێک دێ 2 جار دێ نایێ ئەوابی ڕەبتی هەر بمینێ بەڵام شعبەکت هەیە لە بۆ ئەو حاڵەتانە داخلی ئیدارەیاتی ئەوەی ناکە جوانە چیتر فەرموو مامۆستا جوانە دەست خۆش ئەمە هەمومان ینی وەکو مرۆڤ معانات وشتمان هەیە جاروە هەیە تەڵەبەک معاناتەکی ماڵی هەیە ئەوەندە گەورەیە ئەوە مانعە حەقیقیەکەیە ئەگەرە تو بێی لێی بپرسی لە ئەحواڵی بپرسی لەگەڵی بڕۆی بزانە کێشەی لەگەر بابی هەیە لەگەر داچی هەیە لەگەر کەسێکی هەیە کێشەی نەفسی هەیە ئەتو دێ عیلاجەکەی ئەوەندە متوت ئەبیتن ئەوەندە ئەو جارەی ئەتو بە قودوەی خۆدا ئەنێ کە ئەتو لەو محنە گەورەی نەجاتتدایە ڕەبت ئەبی بە قورئانی بەڵێ مامۆستا جوانە هەر جارە و ینی مەسەلەن چونکە هەموو هاوینێک باسی جزعمە کابرارێ وەڵای من هەفتەی ساری ڕابردوو خوێندم تەواوە ینی ئەنواعی مەناهجت هەبی خەڵکی بەوەی پێ تەقیم بکەین جوان
جوان ئەگەر ئەو مخەتەتەی کە لێرە ڕسممان کرد ئەو هات چەند خەت بوو کە گوتمان ئەوەی بکەنە قاعیدە توانای خۆی چەندە کەمەک زیاتری لێداوەکە ئەگە فەرەزەن توانی مەسەلەن نیو سەفحە لەبەر بکە نیو سەفحە و دوو خەت لێ مەکە سەفحەی کامل دوای وردە ئەوجا ئەو بەو شێوەی باشە بەری مامۆستاچە جوانە چالاکی جیاواز هەبیتن چالاکی جیاواز بە چالاکی جیاوازیش وەکو برەی ئەوە بکرێن ڕابچێشرێن نقطە چیتر هەر لەسەر چالاکی لەوانەیە زۆر باش بی عادەتەن هەفتەی یەک لەو ئاەتانە هەڵبژێرە ببیتە بەرنامەی حەیاتی هاتوو پێی لە بەرەکەی فەرەزەن جوزی عەمەیە لەوەی مەسەلەن ئەتوو سوورەی نەبەئی فەرەزەن پێ لە بەرەکەی لە سوورەی نەبەئی مقدمەکەی کە مەسەلەن خوای تەبارەک وتەعالە باسی ئاياتی کەونی ئەکا ئەلەم نەجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا نومكم سباتا وجعلنا الليل لباسا طلبەکان واجبە چیان بدەیت دێڵە ئەتوو حەزەکەم هەتا هەفتەی دابێ بێەوە باسی چیاکانم لۆ بکەیت لۆ چیا کۆکوونیە ئەوەیە ئەتوو باسی شەو ڕۆژم لۆ بکەیت ئەتوو باسی ڕۆژم لۆ بکەیت ئەتوو باسی مانگم لۆ بکە ئەتوو باسی هەورم لۆ بکە باسی بارانم لۆ بکە ئەها ڕەبتەبی بە وەکو چالاچێکە ئەو دەدێ و حەزەکە تەقدیم کە لە سوورەتە چیتر یەک دوو ئاەتی دی هەرە بژێری هەر هەفتە شتێکت هەبیتن ڕەبتی بکە بە قورئان لە دوو بیتن هەتا لە بەدوای بگەڕێ ئەوها دایما بەسرێتەوە بەرە مامۆستا تعلمنا الإيمان قبل أن نتعلم القرآن. جان. ثم تعلم القرآن فازددنا به إيمانا. جان. ربطي بحياة ربطي بحياة بيتن أو زي إيماني بزيادة كا يعني تو هر سورتك استا مثلا لسورة نبأ كبيلة بركة أصل وايا يعني أجر هموشي لو كاملا يعني مثلا زاروها اعتذارك بوقت بشت بەڵام دەبی پێی برێ نبذەکی لەسەر ئەو سوورەتەی بدەیە کە چۆن قیامەتی لا مهمت چۆن مەوزوعی نەبە کە ینی بەشی زۆری مفەسرەرن ینی باسی قیامەتە کە سوورەی نەبە بەخۆی لۆ تەفسیلی ئەوەی لە مێشتی دروست بی ئەو سوالە کە ینی قیامەت لەبەر مهمە ئەوە نەزداد و ئیمانەنە ئەو زە دوای لە بەریشەکە ئەو زە دوای ینی ئیشی تریش پێ ئەکا بە بەری مامۆستاجە والله راست يعني طلبه لو بري خاف كتزرز ليدا نهات زوري يعني لو لو انا كاتي لزوري بيجي استرعى واش تكرم يعني ايش تبي لدر يعني دوري تليفون شو ضروري هي يعني نا توار زرز ليدا ولودني باش بده جان دست خوش بري مامست طبعا كاري مامستاي دراسه كتب يوروبيين كاري بين اختصار وهانداني طاريه والله ما تشجع الكلام انا وكان باس دكان السير منصور جوان مامستاكان باش شاطر بيان كاستكان كان كما مستاد كم وانا استجور زور جرينجا هل يا صاوي سايق كما بس في دايب رشتو هي بالتنسيق لقطاب كان اختيار دستوان شبكه خويا اول مشاهدانا كيف زياده بابا من ديويا يعني دواني اجماليات يعني مستفيدي او رساله یاساکان جوانە ئەگەر بەس لەسەر یاساکان ملاحەزەی بدەم وەکو خبرەی ئیش ینی ببورن ینی لە فترەکە لە جامعە دەرسمان گوتۆ یەکەم دەرسی جامعەم ئەوە لەگەر هەر تەڵەبەچی هەر قسمەچی ئەوە بوو ئەنگۆچتان دەوێت لە من خلالی ئەو مدەی ئەو ساڵی کە مەسەن ئەنگۆ لەوانەیە مەسەن دەورەی هاوی نێبی بەسە ئەرێ چت تەوەقعەکەی لە من چت پێشکەش بکەم چت دەوێت لۆ من هەموو نقاتی خۆیان ئەژمارد ئەو هاوکەی فڵان بی بەو شێوە شەڕحکەی بە شێوەمان دەوێتن مەلزەمەمان دەوێت نازەم چی لۆ باش هەموو ئەو جارەی گوتم باش ئێستاوە حەقی خۆتان کە داواتان کرد ئاوهاتان لە بۆ بکەم هەموو نووسیەوە لە سەبوڕی و تەوقیعشم کرد گوتم ئەو من وعد دەدەم ئەو شتانەتان لە بۆ جێبەجێ بکەم ئێستا
ئەنگۆچتان لەسرە بەس ئەمن نایرێم خۆتان بێڵێ ئاستا و کە 20 نقطەی لۆ من ژماردیە هەر شەرمەکار 4-5 چەند لۆ خۆ هەردانێ کە خۆی گوتی ئێستا پێم ملزەمترابی یعنی وەگەر لۆ خۆشیش یەک لە تەڵەبەکان گوتی مامۆستا بەس ینی حەزمان لێ ینی خواردنی لەگەڵ خۆمان بینین ئەوە لەو شتێک کە داوا لە من کرا ئێ باش گوتم بەسەر چاو ئەمن مانەعم نییە چ دەینە ئێرە مانەعم نییە بخۆم بەس گوتم بە شەرتە چی معقول نییە تۆ هینایەتت خواردنی خۆت هینایە لە پێش 50 نەفەری ئەخۆی ئەمەش بەس تەماشات کەینێ هەر خواردنەکەت هینا بەشی هەمووان بدەی پێم نەگوت ناکەی مەمنوعە خواردن چیەوە دە تۆ داوای چاکەی لەوە بەغێر مەباشە خۆی نیکرد خلاص گوتم بەو شەرتەی هەتا هەمومان بەشدار بین هەرخوا لە فەکت هینا لۆ هەمان لۆ 50 لەفە بینە دۆڵمەی دەینیت بەشی هەمان بینە فلان دەینی ئەوها تا هەتا سا ڕۆیشت یەک کەس نەیگوتە مەسە خواردنی دەین ئاوا کە شروع دائنەی بالفعل خۆی پابەند دەبی جوانە زۆر جوانە دەست خۆش بەری فەرمو جوان جوان بالضبط بالضبط جوان دەست خۆش زۆر زۆر جوان زۆر جوان بله جوان جان جان ئەو قوتابیە بەس باسی قورئان پەروەردەمان کرد بە ئەو منداڵە لە بۆ دوا ڕۆژیش پێ بگەێن یعنی چی تێدەچیتە ئەگەر ڕۆژێک پزیشکێک بانگ بهێشت مزگەوتەکە بکرێت وەرە باسی خراپی خواردنەکان بکە وەرە ڕۆژێک ئەفسەرێکی هاتوچۆک ببینە ناو مزگەوتی بالێتی باز بکاتن ئەفسەرێکی ئاگر توژێنەوە باز بکات مامۆستایەکی قوتابخانەکەی ئەو قوتابخانەی کە لێیەکی بەبیرە قوتابخانەکە بانگ بکەیت یعنی ئەوە دەبێت یەکێک لە بۆ ئەوەی ئەو منداڵە چاوی پێربەز ئەوە نیە کتابەکە و زوعمەکەی بخیتەوە بستۆمارێ شتی لە پێش ساڵ نوێ بکرێتەوە بەڵایەوە استفادەی زۆر باش جانە دەست خۆش لەبەر کاتەکە عفەنەگەم ینی ئەوە بی محاضرەکەم هەبوو پێش ڕەمەزان ئیدارەت المەساجد فی ڕەمەزان هەندێکتان وابزانم لەوێ بوون باس لەوەی بوو کە یعنی مامۆستا پێشی ڕەمەزانی مامۆستای ئاینی تەمهید بکات لۆ خەرچی منتەقەی ئاگادار کاتەوە لەوانەیە خلالی ئەو مودەی سیارە لە پێشتان ڕائەوەستی فلانە چۆن تەفەهوم بکەن سەردانە چی بکە لە عینی شتیش لە بۆ حەلەقاتی تەحفیز و ئەو شتانێک کە لە مەساجد ئەگوترێتەوە مامۆستای ئاینی لەسەریتی بەس خەینە لە خوتبەی باز بکە و هان بدا منداڵتان بنێرن بەس سوپاسی خەرچی گەڕەکی بکە لە بۆ تەفەهومی بڵێ هەر منداڵە چیش دێتە ئێرە کە ئەنگۆ متەفەهمن پاڵپشتە بن ڕێگر نابن بەشدارن لە ئەجرەکەی ئەو ئەجرانیان لە بۆ باز بکە لەوانەیە پیرەمێردەکەش برێ وەڵاهی ئەتوو کە دێی قسەی خۆشیان لەوەکەی هەموو ئەجریوانە وەرئەگری مەسەلەن شتێکی ئاوا تەحفیزی لۆ کەسکارەکەش بگۆترێت زۆر زۆر سپاستانەکەم وسەرەتاش وآخیرا يعني الحمد لله أولا وآخرا زۆر زۆر مەمنونم لە جێگرتنتان داوای لێبوردنی شەکەن کە بیدایەتەکەی ئەو خەلەل تەقەنیە هەبوو زۆر سپاسی ناوەندی ڕووناهەیەکەین مامۆستا عومەروان کە ئەو جێ مبارەکەیان ئامادە کردیە و زۆر سپاسی ژیاریشەکەین لە بۆ ئەو خزمەتێک کە ئەیکەن بارەکەڵڵاو فیکم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه